بەناوی خودای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویستی شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیام لا دەستپێکی ئەم بەرنامە تایبەتە جەژنانەی خۆمان پیرۆزبایی سەرجەم گەلانی مسلمانەکەین دەخوازین و دەپارڕنەوە کە خوای گەورە عیبادەت و پەرستشەکان بە باشترین شێوە لێمانی قبول کرد بێت و تەمەنمان باقیکە ساڵانی ئایندە بە خزمەتی ڕەمەزان و شەوانی قەدر بگەینەوە. خوای گەورە شەڕ و شۆڕی ئەزیەت و ئازار و میحنەت و گرانی و هەرچی نەهامەتەکەی لە سەرگەلانی مسلمانان بەگشتی و هەروەها کوردستان و عێراقی خۆمان بە تایبەتی لە سەرمانی وەلانێ. خوای گەورە دەروی خێر لێمان بکاتەوە ئەو جەژنە و باقی جەژنەکانی تری تەمەنمان بەو پەڕی خۆشی و شادی بەڕێکەین. بەناوی خۆمان و ستافی بەرنامەی جەژنانەی پەیام پیرۆزبایی خۆمان لە سەرجەم گەلانی مسلمانەکەین. خوای گەورە هەموو ڕۆژێکمان بکاتە جەژن و هەموو جەژنێکمان بە خۆش و شادی بەڕێوە بین. خۆشەویستان، ئێمە لەم بەرنامە تایبەتە لە جەژنانەی پەیام لە خزمەتی پۆلێک لە هونەرمەندان و ژەنیارانی ئازیز و خۆشەویستی شاری هەولێر لە خزمەتەوەی ئازیز و خۆشەویستە بین. دەخوازین و دەپارڕێنە کە بتوانین دڵی ئێوە خۆشکەین وەکۆی کە خواجانە فەرمێ ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. لەمانجی پڕ لە خێر و بەرەکەتی ڕەمەزانە دەخوازین کە خوای گەورە لێمانی قبول کردوێت، بەڵام دوجار لەگەڵ هاتنی جەژنە ئێمە دەبێ خۆشی و شادی دەربڕین بۆی کە ئێمە لە دەورێکی مانگانەی عیبادەت و پەرستش لە مانجی پڕ لە خێر و بەرەکەتی ڕەمەزانە لە خزمەتی ڕەمەزان بووین. خوای گەورە ڕەمەزان بکاتت کە کارمان نەک ئەو بیکاتە شکایەت کارمان بەهۆی ڕەمەزان. خوای گەورە لە هەموو گوناح و تاوانەکانمان خۆش بێ، عیبادەتەکانمانیشی بە باشترین شێوە لێ قبول کردبین. بەناوی ستافی بەرنامە و بەناوی ئەوەی ئەزیز و خۆشەویستیشەوە بە خێراتنی زۆر گەرمی ئەو میوانە ئەزیز و خۆشەویستانەکەین بۆی کە لە خزمەتان نابین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت بتوانین دڵتان خۆشکەین لەگەڵ دەنگ و ئەدا و سەدای ئەو ئەزیز و دەنگ خۆشانەی شاری هەولێر. لە دەستەڕاستم ڕێزدار جەنابی کاک حاجی عەدنان، بەڕێز مامۆستا لوقمان، کاک حاجی مەحموودی ڕەمەزان لەگەڵ کاک پشتیوانی ژەنیاری بەتوانە و کاکە سەهەندی کوڕیان لەگەڵ کاکە ئیسماعیل جان دووبارە و سێبارە زۆر زۆر بەخێر بێن سەرسەر و سەرچاوان. ئەمێن لە دەستپێکا جەژنە پیرۆزە لە ئێوەی ئەزیز دەکەم دواتریژدانە بەدان ئێوەی پیرۆزبای خۆتان بگێنن دیسانەوە بەخێراتان دەکەین. دەخوازین کە بتوانین لەم بەرنامە تایبەتەدا بتوانین دڵی ئازیزان و خۆشەویستان خۆشکەین کە ئەوەی بەدیار ئەو بەرنامە تایبەتی ئێمەدا دادەنیشتن. کاک عەدنانجان زۆر بەخێر بوو. جەژن باس دەکەم کاکە زەوهەر، دەستخۆشتانێ دەکەم. خوای گەورە پاداشتان بداتەوە. جەژنە پیرۆزە لە هەموو مسلمانان پیرۆز دەکەم و بە تایبەتی شاری هەولێر، بە تایبەتی ئەو کەسانی کە بە ڕۆژوو بوون بۆ مانجی ڕەمەزانی پیرۆز و دەستخۆشی لە جەنابتان دە کەناڵی پەیام. خوای گەورە سەرکەوتوتان بکە و سەرفراز بن. زۆر بەخێر بێی. خێر بێنیخوا کاک لوقمانجان زۆر بەخێر بێ. سەلامەتی مەمنونم، زۆر زۆر سوپاسان دەکەم لەو میوانداریە جەژنە پیرۆز بە لە هەموو گەلی عێراق دەکەم، لە هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی ئەوانەی کە عیبادەت و عیبادەتیان کردن مانجی ڕەمەزانی ئینشاڵڵا خوای گەورە لیان قبول دەکا. جەژنە پیرۆزە لە ماڵەوە دەکەم، لە ماڵی خەسووشم دەکەم لە هەموو ئەو هێدەبی تێدا بنیە. هیوادارم ئەو ساڵێکی خۆش بیتن، ساڵی هێشتنی ئاژاوە و ساڵی نهێشتنی شەڕ و ناخۆشی و ئەو شتانە بیتن ئینشاڵڵا. خوای گەورە دەرگای خێر بە هەموو دەکاتەوە ئینشاڵڵا. کە حاجیجان زۆر بەخێر بێن، دەستان خۆش بیماندوو نەبوون، عیبادەتان قبول بێ. خوالت ڕاستی بیکە حەیت زۆر دەستخۆشی لە بەڕێزت دەکەم، لە کەناڵی پەیام دەکەم، لەو ستافە جوانە دەکەم. خوای میهرەبان تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبول بکە و خوای گەورە میهرەبان بۆ پاش ڕەمەزانش ئیستیقامەت و ثەباتمان بدا لەسەر ئەو دینە، لەسەر ئەو ڕێگای ڕاستە، لەسەر ئەو سونەتانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. دووبارە جەژنانەی خۆم ئاراستەی هەموو مسلمانان دەکەم، بە تایبەت مسلمانانی کوردستان و عێراق و شاری هەولێر، ئەو ستافە جوانەوە ئێوەی بەڕێز. یاخۆ بەخێر بن. کاک پشتیوانی بەتوانە زۆر بەخێر بن. سپاس دەکەم، سەلامەت بێ. جەژنە پیرۆزە لە ئێوە و لەو بەڕێزانە و لە هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی پەیام. ئینشاڵڵا ئەو جێژنەشی پڕ بەمانە سەرکەوتنی ئیسلام و سەرکەوتنی دڵەکان بیت، دڵخۆشی مسلمانان بیت. ئینشاڵڵا دەبیتە مای جێگیربوونی مسلمانان هەم بە ئیمان و هەم بە ئیستیقرار لە وڵاتی خۆیان. و لە خوای تەبارەک و تەعالا داوا دەکەم کە ئەو جێژنە و ئەو ڕەمەزانە بیکاتە مای ئەوەی کە
مسلمانان لە وڵاتی خۆیان لە خاک و نیشتمانی خۆیان بە ئارامی و بە ئاسوودەیی و بە سەلامەتی بژێن و دوور بن لە شەڕ و شەڕ و ئەو لێدان و ئەو ماڵوێرانەی کە ڕووی لەو دەڤەرە کردی ئینشاءالله خوای ئەو جێ لە شوێنێک کە جوولەکە دروستی کردووە خوا لە ناویان خوای تبارەکەوتەعالا ئینشاءالله زاڵمان لە ناو ببات و مەزلومان سەر بخات ئینشاءالله و دووبارە پیرۆزبایی لە هەموو مسلمانان دەکەم بە تایبەتی مسلمانانی هەولێر و هەموو دۆستان و خۆشەویستان و خزمانی خۆم زۆر بەخێربێن دەست خۆش بێخوا هەر بە ناوی کاک سەهەند و کاک ئیسماعیل دووبارە بە ناوی وانش پیرۆزبایی لە دەستان خۆش بێخوا کاک سانجان کاک ئیسماعیل جان ساڵانێک نازانم چەند ساڵ بەر لە ئێستاکە ئەوە لەگەڵ بەرەستان بەرنامەکەمان کرد کاکسان ئەوسا بچووک بوو زۆر ماشەڵڵا ئێستا تەمەن خۆشن لۆ نەینە خۆ ناڵێ جارە سڕی خۆمە بەخوای ناوێری دەستان خۆش خەڵک هەموو ژێ تەماشا دەکە باکەش بینی خۆمانە دەست خۆش یاخوا بەڵێ بینەرانی یاز و خۆشەویست دیسان دەخوازن کە ئەو جەژنە ببێتە مای ئەوەی کە سەرکەوتنی نەفسمان لەسەر شەیتان و ئارزوەکان و هەروە سەرکەوتنی گەلانی مسلمان بە شێوەیەشی گشتی لەسەر ستەمکار و زاڵمان لەگەڵمان بن مادە گەلێکی زۆر بە چێژمان بۆ ئامادەکردون لە خزمەتی و ئازیز و خۆشەویستانە تا دواسەتی بەرنامە بینەرمان بن بۆی کە بتوانین زەوێکی خۆشتان بۆ بسازێنین هیوادارین لەگەڵمانە دڵگیر و دڵخۆش و بەختەوەر بن پێم خۆشە لە دەستپێکە کاک عەدنانجان بە مادەی جەنابتان دەست پێکەین پێم خۆشێکم مادەشمان لەسەر جەژن بی حاضری ئینشاءالله مادەکەمە ناوی چییە؟ خۆشی بۆ مسلمانان ئەوە جەژن هاتەوە ئەو مادە تۆمار کرد بوو قەدیم بە ئیقاوایە مەیقام تۆمار کردبووە لە تەلەڤیزۆنەکەی جەنابتان بەڵێ هەبوون تەسویرمان کرد جەنابیش هەر سەوەڕەکە بۆ الله ئەو کاتی زمانی تەلەڤیزۆنی کۆمەڵ مسەوەڕەکە بە خۆم دەستت خۆش بیا خوێندراوەکەی ئی خۆمە و ئاوازەکە شەری خۆمە و وەچەوەی گوتنی لێنان و هەمووی خی گەورە قبولی کرد ئینشاءالله خەڵکێک دڵی پێخۆش بووە بە ئەکید ئەو کاتە دەور و شتابەتی خۆی هەبوو ئێستا نوێی دەکەینەوە ئینشاءالله گەرمی دەکەینەوە فەرمون خۆشی بۆ مسلمانان ئەوازە ژن هاتەوە دەنجی ئەڵڵاهو ئەکبەر دێ لە هەموو لایەوە خۆشی بۆ مسلمانان ئەوازە ژن هاتەوە دەنجی ئەڵڵاهو ئەکبەر دێ لە هەموو لایەوە دەنجی ئەڵڵاهو ئەکبەر دێ لە هەموو لایەوە خۆشی بۆ مسلمانان ئەوازە ژن هاتەوە دەنجی ئەڵڵاهو ئەکبەر دێ لە هەموو لایەوە خۆشی بۆ مسلمانان ئەوازە ژن هاتەوە دەنجی ئەڵڵاهو ئەکبەر دێ لە هەموو لایەوە دەنجی ئەڵڵاهو ئەکبەر دێ لە هەموو لایەوە نازی بێ باوکان هەگرێن هەموو لە زۆر بەجوانی
خۆشی بۆ مسلمانان ئەواتەژن هاتەوە دەنگی ئەڵڵاهو ئەکبەر دێ لە هەموو لایەوە خۆشی بۆ مسلمانان ئەواتەژن هاتەوە دەنگی ئەڵڵاهو ئەکبەر دێ لە هەموو لایەوە دەنگی ئەڵڵاهو ئەکبەر دێ لە هەموو لایەوە یا ڕەبی دەستت خۆش بێ. ئامەد بی کاکە بۆ حاجی و ڕۆژەوانان لە گوناحان پاشیان دەکات دەخوازین کە خوای گەورە بە میهرەبانی خۆی طبعا ئەو سووردا و هات لێ کردیە هەم لۆ جەژنی قوربان لۆ ڕەمەزان قوربانی دەستت خۆش یاخوا ئینشاءالله طبعا خوای گەورە لە ئەنجەتە لە ئێمەمان خۆش بێ ئەم بەهۆی ڕەمەزانی شەم بەهۆی ئەوەی کە مەناسکی حەجشکە مسلمانان ئەو سەفەرە دەکەن یا لە نوێنی حاجیان دەست و چاوت خۆش بی خوای گەورە پاداشت بەخێر داتەوە ئینشاءالله کاک حاجی عەدنان جان دووبارە بەخێر زۆر سپاس. دەچمە خزمەتی کاک لوقمانی بەرەجان پێش ئەوەی مادەکەی خۆت بڵێ لە کاتی پرۆڤەی لەبیرتە ئەو ستاندەی کاک پێی کاک پشتیوانی لە بن پێی کاک پشتیوانی کاک پشتیوانی یەکەم زان لێرە لاگە چی بوو ئەمنۆم زانیەوە ئەوەیە تەلەی مشتێ بۆ خۆی خوا دەزانی هەدەورام دەستکەوێت هاتە مەساسکە یعنی زۆر باش بوون لە تەقیە بەدەستەوە ها زۆر لە تەلەی دەچی بڕاتەبی کاک پشتیوانی لە زۆرە نەبێ کاتی شێ دیارە مشک لێرە گەلک زۆرە لە ناو قاعدەی خۆی بوو وەڵا کاک تەمەشاکرد غێر ئاەتەکان کەش ناو جانتای بوو دەینەوەی زانتەرەی مشی گوتی بەخۆرانی وەرم دەست مزان دەکەم بەخۆی کاک اسماعیل گوتی بەخوا وە بزانم لۆ پێیتی پێی لەسەر تارەکەی فەیژەنیادێ ڕەبی دەست خۆش بی کاک بەرەجان لوقمان جان سەربردەیەکی کورتی جەژنانە یان شتێکی خۆش لە ژیانی خۆتە لە ڕابردوو تا لە هەر کاری هوەریانە بابەتە شتێکە هات بتە پێش لە بەمانی باسکەی وەکو دڵخۆشێک لە بە ئێمان و بینەران بیسەراوێ وەڵی سەربردە زۆرەوە چ گوتنی بەس ئەوی ڕۆژێ ئەوکم ببیراتەوە
تقریبا ساری 1970 بوو تازە ئیجازەی سایقیم دەردێ بخۆت مالی چەندێت وڵا گەورەمە کاکە مالی مەپرسە کاکە بامزان خۆ قابل بەشەرەتە مایز نییە قابلێت تقریبا 1970 بوو ئیجازام دەرینە تازە عمرم 18 سار ئەوانە بوو ئێساش دەفتەرەکەم وایە بە دەفتەر بوو پێشان کە عادە بە دەفتەرەکەشم ئێستاوا لە مارێ مایە وڵا تازێک بوو لە گوندی خۆمان لە ئارمەوانێ داکم خەڵکی ئارمەوانەیە لای کۆڕە هەیە لە خوار مەسیفی ئەجا خزم کەسەکانی داکم زۆربەی لێوێن دەرێنا ئەمجا وڵا تازێک بوو لێوێن دەرێ نیە بابشم گوتی حەزی لێ بوو ئەم بچم لە گەریانی لۆ ساقشتی ئەوە بەس بەرازیلەکمانە بوو بەرازیلەکی شین بوو 1970 بوو نازم لەو دەورە بوو وڵا گوتم بابم دێم دێڵە گوتی یاخە دەزانی لەو ڕێی باش گوتم بێت مشکلم نییە وڵا ڕۆیشتین تازێک بوو وڵا چوینە مزگەفتەکەی لەوێن دەرێ تازە مەیتەکەیان هینا بوو دەیان شتۆ شتانە ئەمش گوتم چ بکەم لە خۆم دەسمە جارێ بابچم هەر دوکانێک لەوێن دەرە بوو پێشان هەر کێکی ویتانە و نازام بنیشتی پاپا و ئەو شتانە بوو زیاتر شتیوانە بوو ینی زۆر شتی نەبوو وەڵامش یەکسەر بنیشتەکەم کڕی بنیشتە چی پاپای وڵا هاشمە دەم خەڕ دەکردی جار بەجار گولۆم پێ دەکرد هاتمەوە ناو مزگەفتێ هیچ لێ خیارم نییە ئەوە تاجی ئەوە یعنی مەیتە لێوێن دەرێ و نازم چسو وڵا گولۆپم پێ دەکراوە گولۆپی باشم دەکرد دەتەقی وڵا خارم ئاگەی لێبوو نییە ئەو تازیە ئەوە ینی دەبی ئەتو بە ئوسول لێوێن دەرێتم کاقاتەم کوڕ خارمە خارجکەم بێ بابی کاخەتەمی مردیە لە قمە لە هەستاکە مردیە وەڵامش گولۆپم پێ کردبوونیە ئەوە بریشم دەخوارد وڵا خارم نییە دیتی ئەمنی دیت ئەوە ناو مزگەفتیوە بریشی دەخۆم و گولۆپی پێ دەکەم بەشتان لە ڕاست لە پشتم هاات نییە کاکە کوش شقە زلک بە ئێرکانە بکات خوا دەزانینە گوتی توپ ینی بنیشتەکە تەقی ئەو پارچە ئەو پارچە بنیشتانە هەموو بێرم کات دەمە بوون گوتی خارم گوتی ئەوە دەکێت بەو دەمەیە تو کودی بنیشتی خۆیان مزگەفتێ و تازی هەر گولۆپی دروستەکە عیب ناکەی ئەوش گوتم وەڵای ئاگام لێ نەبوو خوا دەزانێت تانی سعادی بەز ئەوە ئەم لێ دەکرەوە بنیشتەکان ئەوە یاگەرەی خۆ بوو عنی قەلب سافن ئەو مادەی دەتوێت لە بمانی بڵێ بەێ کامەیە و چی پێ دەڵێ وەڵا مادە چی ئەوەیە ئەوش هە لەسەر جەژنە خوالێ خۆش بوو شەوکە ڕەشیدا ئەمە تقریبان ئاوازەکار وەکو خۆیتی بەس هەندێک کەریمات شتیوامان گۆڕیەوە بەدەستکاریەوە بەرێ سەلامەتی ئاوازەکەشی خۆتە ئاوازەکاری کە خوالێ خۆش بوو شەوکە ڕەشیدا هەریویە يخوى بخير بي دجنا 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 يخوى بخير بي
پیروز بێ جەژنە 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 جەژنێک پیرۆز بێ جەژنە 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 یەخوا بەخێر بێ جەژنە 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 یەخوا بەخێر بێ بخير بي جزنا 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 يا اخوة بخير بي يا ربي دست خوش بي يا خو دزجنش بخير وخوشي بي سلام يا ربي كاقل لقمان جانا سلام ان شاء الله ودنقت سلام يا ربي اگر بخوشت بير بي ميله دنقت بير بي باشا ان شاء الله والله ديزاين سي خوي دبي تمرين تبي ما بس الزواج هاي تدتو والله تقريبا اما سادتي عندك مولود اشتوا استفاده لو دنقي دكين براسي ما بس عندنا دزاني فرق دمري اگر ممارسه نبي اديكوري والله والله اسبرونا دنجي بيشان مان ام لمجا سرودو گوران اشتوا درم يعني دنجي بيشان مان لقر يستا قلق فرقيه دنجي بيشان ناس كتير بو يستا ملو صبر الناس ما صبر صبر الناس ما كيدتي يعني قرده بي قر براسي توزا قرده بي بزقتو بردوام يعني بروفات هبي لماري انا لقن روجي نيم ساعاتك يعني تسارقك هلا بو خيزان بري والله احتياجي زور طبيعي يعني بري لماري دنج هاواكا او دنگ بانمری براستي كاغ لقمان اما وكو هوليرو كردستان بقشتي وكو بابرين كوني تيبي هنري بيان وبريانكا لسردمك للصحوه ودعوه كاريغريان همور لهم هوا دارين وحزكن بير نبن او دنگتان هربي منه وما دي بردامشتان هبي ان شاء الله ان شاء الله دلمان بيتان خوش اخوي غور دلتان خوش كا ان شاء الله ان شاء الله والله برهمك مان هي هر وكو يعني تازه مجديك دبو لقى كاك حاجي جوان وكاك اشتي او بخوي ديويتي او زعما بسيويت ما قلت يعني بس قولي قلت مان عشت التفسير ما عندك ان شاء الله قاسي والله يك ماديه زاري ان شاء الله لدوديت ان شاء الله عندي كان كونسيرت شبكن ان شاء الله جان برو خوشي دروا نصرتي مسلمانان وان شاء الله خوشي وشادي اوداني كردستان دبينين لقل اوي دستو برهم جوج ببيني ان شاء الله والله زلير امش تشكشم هي براستي حزم دي يعني هم هنر من دكان كا ماما محمود وكا عدنان واواني كا دوبرشي نبيتن انا دست جمعي اشتكي جوان بكين مدمج هر حزم دي اشتكي وابكين براسي هركه كوبلشي جوان هركه كوبلشي اشتكي وها يعني خوش بيتن يعني بدس جمعي يعني جوان دبي شكا براسي يد الله مع الجماعه بركتك تدا ان شاء الله
بە دەستە جەمعی بێکەوە ئینشاڵڵا شتان هەبی خراپ نییە ئینشاءڵڵا وەڵام من هەموو حەز دەکەم شتان لەمێژە هەبی، حەزم لێ مادەتان ینی هەبی. کە مادەچی وە هەبیتین ینی یەکێک دەستمان بگریتن برین کاکە ئەو ئاوازە خۆشە ئەو شتە خۆشە ئینشاڵڵا خۆ بەخۆتان لە هونا لە مۆسیقا لە دەنگ لە مەقام هاتینەوە ئینشاڵڵا ئەمە مشکلەمان نییە لە ئینشاءڵڵا، شتەی بەزەگەر ئینشاءڵڵا. یەکێک هەبێتن برێن ئاوازەی خۆش هەبیتن بەدەستە جەمعی هەرکە کۆپلێکی جوان برێتن شاکارێکی هوەری زۆر باش پێشکەش دەکەن ومانە ومانوەرەمەندین دەزانین ئینشاڵڵا ئینشاءڵڵا وەش دێتە دی ئینشاءڵڵا بەتەمای خۆی دەستان گەورە خۆش بیاخوا سەلامەتی کا حاجی محمود بەڵێ ئیجازەی بینە خزمەت جەنابەتوانە خزمەتکارن فەرمو دووبارە زۆر بەخێر بێ خدا لە دڕاستی بیاڕم دەنجی زێڕینی جەنابتان لە منداڵیەوە لە نەوەتەکانەوە نیە بەڵێ لە گوێچکەمان دەزرینجێتەوە و بەردەوامە شکر لە سەردەمی خۆیان دەور و ڕۆڵ و کارێگەرشی زۆر لە تیپی سرودیان هوەری بریفکانیە هەبوون بە سەر کۆرسی کاک حاجی مححموودە تا ئێستاش بەردەوامە ئەو شکوری خوای دەوێ خی گەورە تەمەەن پڕبەرەکەت کەەوە بەرەکەت بخاتە دەنجیش دیشاڵە پێم خۆشە بزانین یەکەم مادەی جەنابتان لەو بەرنامەی جەژنانەی پەیامە چ دەبێت لە بۆمان ئێمە لە خزمەتان نابین بۆی بتوانین گوێی دڵمان بۆ بەڕستان بکەینەوە لەگەڵ بینەرانی عزیز و خۆشەویستە خی گەورە پاداشت داتەوە یا ڕبی وڵا سوودی منیش ئاریەکەم مادەم هە لە سەر جەژنە چی ڕۆژکە ڕۆژی خۆشیە پاداشێک وەرگرتنە لایەن ڕب العالمین بۆ کەسانی کە ڕۆژی و بوونە و لەسەر ئەو تاعات و عیبادەتی ڕەمەزانە بەردەوام بوونە ئەمەش دەمانەوێ لەو کاتە و لەو تیڤە جوانە بەو کاتە کەمە بتوانین دڵیان خۆش بکەین ئینشاڵڵا ئینشاڵڵا ئەویشت سوودێکە لەسەر جەژن کاتی خۆی گوتومانە والله ئەعلام لە نەوەتونەوە بە لەو دەورانە گوتومانە جا ئەو ڕیشەڵا لە قسمەتی ئەو مسلمانانە پێشکەشان دەکەن هیوادارین خوای گەور لێمان قبول بکەوە پاشانیش بەدڵی هەموو لایەک بێت ئینشاءڵڵا ئەمە گوێمان گرتەوە لە خزمەتانە کە حاجیجان فەرمون
پیرۆزی بێتە جەژنەوە جەژنە جەژنی هەمومان لە هەمووتان پیرۆز بێگەلی مسلمان جەژنەوە جەژنە جەژنی هەمومان لە هەمووتان پیرۆز بێگەلی مسلمان لە هەمووتان پیرۆز بێگەلی مسلمان هەموو لەگەڵ یەکتری وەکو برابین لە جەژنە نابێ بێڵین لە دڵ ڕقوچین هەموو لەگەڵ یەکتری وەکو برابین هەموو لەگەڵ یەکتری وەکو برابین هەموو لەگەڵ یەکتری وەکو برابین جەژنەوە جەژنە جەژنی هەمومان لە هەمووتان پیرۆز بێگەلی مسلمان جەژنەوە جەژنە جەژنی هەمومان لە هەمووتان پیرۆز بێگەلی مسلمان لە هەمووتان پیرۆز بێگەلی مسلمان جەژنا لە یەک پیرۆزکەین شاد و دڵخۆشین لە ڕێ ئاشتی و تەبایی با تێبکۆشین جەژنا لە یەک پیرۆزکەین شاد و دڵخۆشین جەژنا لە یەک پیرۆزکەین شاد و دڵخۆشین جەژنا لە یەک پیرۆزکەین شاد و دڵخۆشین جەژنەوە جەژنە جەژنی هەمومان لە هەمووتان پیرۆز بێگەلی مسلمان جەژنەوە جەژنە جەژنی هەمومان لە هەمووتان پیرۆز بێگەلی مسلمان 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 یا ڕەبی ئەو دەنگە هەر بمنێ حاجی مەحموود ئەو جەژنەش پیرۆز بێ لە سەرجەم گەلانی مسلمانان ئینشاءالله خوای گەورە بە خێر و خۆشی لە سەرمانی بژێڕی ئەو دەنگە خۆشانش هەر لە بەمان بهێلی ئینشاءالله یا ڕەبی دەستان خۆش بی یعنی من گومان دەکەم گومانەکەشم یەقینەکە ئەو ماڵانەمان ئاوەدان کردوتەوەی کە پەیامیان کردوتەوە بە دیار ئەو وەجهە نورانی و جوانانە لەگەڵ ئەو دەنگە پڕ لە حەزین و خۆشانە یا ڕەبی خوای گەورە لەمانتان بێلی تەمەنتان پڕ لە خێر و خۆشی کە ئینشاءالله ڕەمەزانشتان لێ قبول بی ئینشاءالله دەستان خۆش بێخوا کاک پشتیوان حەزم لێیە لەسەر بردەی ژانی خۆتە لە کاری هونەریتە لەوەی بەرنامە گەلێک زۆر بەشدار بووی ماشەڵڵا دەست لە هەموو ئالەتەشی وەردایەت معلانی بە هەولێری گوتێن لە هەمویان ماشەڵڵا دەسە و توانایشی باشت هەیە شتێکی خۆش بەسەر هاتێک لەتیفەیەک لە ژیانی خۆتە لەگەڵ ئالەتەکانە لەگەڵ کەسەکانە لەگەڵ هونەرە وڵا ئەوە
هەڵوەکو یادگاریەک لەژێرمەوە جارە کۆنسرتێکمان هەبوو لە شیراز لە ئێرانی. ئەوە بڵێن مادەکانی تو هەمووی لەبەوە دینە ینی بەڵێ 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 الحەمدولله بەڵێ هەمووی مۆسیقای ئالەتەکەیمە ئالەتێکی عرفانیە کولەن ئالەتی تار یاخود ئالەتە شەرقیەکان بە شێوەیەکی گشتیوە ئەو ئامێرانەی کە ئەم دروستی دەکەم بەتایبەت تار و تەمبور و سێتار و ئەوانە ئامێری عرفانینە یعنی نەک بەس دەیژەنی دروستیش دەکەی بەڵێ بەڵێەوە دەستکردی خۆمە ئەوشت ماشەڵڵا ئەو شەر دەستکردی خۆمە دووری چاوزار بیشڵ سپاس دەکەم سەلامت کۆنسرتێکمان هەبوو وا بەرنامەشە لە ئێرانی لە زۆربەی کۆنسرتەکان سەرەتا فارسی بەلەدی ئەمنە تا پێنجی عدادێم لە ئێرانی خوێندوە ینی لەوێن لێرە ڕاگەاندرێم تاوا کردێ جار لەوێ لە کۆنسرتەکان وا بەرنامە ڕێژی کرایەکە یەکێک چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بخینتەوە ئەو دوای کۆنسرتەکە دەست پێ دەکات بەڵێ وڵا پێشکەشکارەکە گوتی دەمانەوەی چێک بێ چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز پێشکەش بکات هەر تەماشایان کرد کەس نەبوو هەر تەماشایان کرد کەس نەبوو وڵامیش ئەوە وڵا مایکەمینا پێش و بێ ئامادەکاری وانیشتە چی ئەوهانە بوو مایکەمینا پێشە خۆم و لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون إلى آخر آية هاقين تو يعني بدنك أنا بقراءة بدن بأوي أخينو تەجوید و بە لپاش أوي كتاوم كرد سبرشي زور يعني ولا بيان سير بوكا موسيقاجونيش قرآني بخينتوا طبعا زور سير نية مفاجأة بولا ببرنامج بله بلام طبعا يكلا دنگ خۆشترین گۆرانی بێژەکانی ئێرانی کە محەممەد ڕەزا شەزەریانای قرائەی قورئانی هەیە قورئانخینەوە بابیشی قورئانخین بووە مامۆستای قراءە و مامۆستای دەرسوانەی قورئان بووە ئەمیش خوێنمە و خەڵکەکە زۆری پێ سەیر بوو زۆر پێی ئەوە بوو شتەکەش لە بۆ جەماعەتیش هەر مفاجئ بوو گوتیان خۆش ناوەت و ئەو شتەش دەزانی لۆ باس نەکەی گوتم کەس نەبوو مەجبوور بوومیش بخینەوە خینمە و چەپرەکی خۆشیان لە بۆ لێدام چەپرەکی دوور و دێژان لە بۆ لێدا ئەجا بوو بووە عادەت ینی بوو بووە ئەوە بەرنامە هەموو جارێ وەختی بەرنامەکەمان کۆنسرتەکانمان دەکرد دەیگوت لەو هونەرمەندانە هەر لێشێک لە هونەرمەندانەش چەند ئاەتێک لە قورئانی پیرۆستان پێشکەش دەکات بوو بە بەرنامە من هەموو جارێ چەند ئاەتێک لە قورئانی بخوێنمەوە ئەو دوایە بەرنامەی مۆسیقیەکە دەست ینی بەڕێزی دەستپێک بیبێ مای چاولێکەری ئەوانیش زۆر ینی خۆی ئەوان یەکەچیان دادەنا تایبەت یەکەچیان دادەنا لە بەرنامەکەی کە قورئانی بخوێنتەوە بەس ئەمە لەبەرەوەی ئەم لۆ خۆم قورئانم دەخوێندەوە گوتیانەوە هەر لە خودی خۆشیان قاری قورئانیشیان تێدایەوە مش قورئانەکەم خوێندەوە زۆر کەیفیان بەس دەزانی ئەوە زۆر باشە کاک پشتیوانیانی بۆ منە ئەو برا بەڕێزێکە لە کاری هونەریە جاچە لە ئالەتی مۆسیقاویان لە سرودا مەسەلەن توانە و ئیرادەی هەیە یعنی ئەسڵ وایە سەرەتا چۆن ئەو خوا ئەو دەنگەی داوەتەی لە قورئانە بەکاری بینی لە پاڵ ئەوەیە ئەو جە بتوانی لە هونەرەکانی تریشە خزمەتی ئاینی پێ بکەوانە الحەمدولله ئەمە بەر لەوەی دەست بە ئەمە بە حکمی بیئەکە و کۆمەلگایمە کەمە کۆمەلگایکی 1990 مسلمانین لەلایەک لایەکیشەمە هەومان هاتووی مزگەفتەکان دەکەن بەتایبەت ئەو سەردەمانەی لە پاشەکانەوە ئەوە مەجال خۆشتر بوو کە منداڵەکانمان بنێنە مزگەوتێ لە مزگەوتێ بێزگە لەوەی فێری ئەخلاق و تربیەتی جوان و ڕەوشی جوان دەبن فێرە قورئان خوێندنەوەش دەبن کە ئەمەش بابرین ئەمن ڕاستە لە هەشتایەکان دەستم بە قورئان خوێندنەوەی کردیا ینی وەکو فێربوون لەکن چەند مامۆستایەکی خۆشەویستی ئەو شارەی خوا ئەفریقات کە ئینشاءالله خوای تبارەک وتعالی لە باوەشی ڕەحمی خۆی بگری مامۆستا محەممەد ڕەزا هەبوو مامۆستا نادر هەبوو لە مزگەوتی بەدر لە باداوان لای بەڕێزیان قورئان خوێندن و ئەوانە فێربوون الحەمدولله یا ڕەبی دەست خۆش سپاس دەکەم ساغ بن ئینشاءالله زۆر سپاس دەکەین کاک عەدنان دێمەوە خزمەت جەناب فارسی بەلەدێشتەش خۆشم لە هات ئەوە گوتی لە هەراتنەکەی ئەو عالەمە هەمووی کابرایش فارس هات بدەی گۆم گۆستان دەوێ دەیوە کەسیش تێ نەدەگەی ئەم گۆستان دەوێت دەکە گوتیان کاکە فلان دەیگوم فارسی دەزانم وەڵا گاستیان کە گوتیان کاکە وەرە بزانم برێ ساوارمانە برنجمانە نیسکمان نییە هیچمان نییە پێداویستێکمان لۆ بین گوتی وەڵا گوتی چێ فارسی زانم گوتی ئەمە دەزانم گوتی دیاڵە گوتی ساوار نیست برنج نیست
ڕوون نیست هەر نیستەکەی لە گوتی اختیارەکە گوتی هەر قسەکانی خۆمان بەس نیستەشی لە پشتی بوو نیستەکە گوتی تێدەگاوە گوتی میم پێ بگات آه. تامەکە بگاتە نیستەشی دەزانی ڕاستە دەست خۆش مامەسە دەوەر ئەمش کاپشتیوانەگە ڕخسەتە جارەی ئەمە زۆربەی جاران تیپی بەیان یەکی پێ دەچینە سەفرەی ئەو بەخۆی دەزانی کاکسانتی جۆبزانام یەک دو جاراتیە وڵا جارێکی چویرە سەفرەی ئەو یەکی پێنجە چییە؟ یەکی پێ ئەو ڕۆژی کرێکارانەوە کرێکاران ئەو هەموو عوتڵێ هەموو لە مالی نوشتانێ ینی شوەکەی زیاتر دەرێ پشیوە دەخۆمان دەچینە زۆربەی جار یەکی پێ هەموو دەچینە ساڵێ زۆر هەموو ساڵێ ساڵەکان چوو. یعنی لە 2002 3 و 4 و هەموو ساڕانە هەموو بە ئایری ینی بە ئایری دەچین زۆری بەێ. تقریبان گەرەک زۆری 15 ئایدە دەبین لەگەرە خەسوود خەسم ئەو جارەیان کاپشتیوانش دەگەر بوو چوینە سەفرێ و دوایش ئێوارەکەی نییە گوتیان دەچینەوە فران مەزرعی ناسم مەزرعک بوو کاک حاجی جوان دیاری کرد بوو گۆ دەچینەوە دەرۆنە و بەبییر لێ وڵا کەباب یاهینا بوو هەندمان کەباب لێدا هەندمان کەباب لێدا کاپشتیوان لێ دانش بوونیە بەس کەباب ئەوەندی کەباب خواردی کەباب خواردنیە خوا دەزان دەگۆ کورە کاکشتە هەستە دەگۆ نا کەباب جێی خۆی دەکاتەوە بەسدام نییە ئاخیری نیە شروع کۆت بوونیە ئەوە جۆنانەکە نان ئەوە مدار دەسار دەپەڕن ئەوەی لە مەزرعان هەندێک جار هەیە سپرینگە دەسار دەپەڕن سپرینگە وە سپرینجیا کاپشتیوانم دی کاپشتیوانم دینێ لێوێ لەگەم دارە شر بۆر ئاخر دەمانێت کەبابەکەی حەلکەی هەندێکۆ هەموو کەباب خۆرن بەس ناوی من بەدا ئەوزە خۆ مەسلەی کەباب دەڵێن کەباب غەدارە جێ خۆی دەکاتەوە بەس ئەو ئیشی بەدەنجی نەبووە هەناسەی سواری گوتنێ هەر ئالت بتەوە بەس ئەنگۆ نابا زۆری بخۆنمەنیە والله کاکشتە ئاگای لێ نەبوونی هەندی من لۆ من مەسموحە ئەرێ وڵا نۆشی جان تابی بەردەوام بی ئینشاءڵڵا کاک عەدنان بەڵێ جان مادەی دووەممان دەبێ بەڵێ چییە؟ لەسەر پێغەمبەر مامەدەکردی لەسەر جەژن ئەویان بار ئەگەر کاتمەل و ئاخری بەڵام ئەویتکە درود و سڵاو لەسەر بەسی پێغەمبەری دەکات زۆر باشە وڵا پێمان خۆشە لە خزمەتی ڕەسوول الله بین صلی الله عليه وسلم وەلو ئێمە هەمووی هەر لە خزمەتی دینە بەڵام بەرەکەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم تێدابی خۆش دەبی ئینشاءڵڵا
یا ڕب دەستخۆش بی هەزاران هەزار ئامەد بیا ڕەبی. درود و سەڵات و سەلامی خوا بەقەد بەقەد گەڵای گەڵای دار. داران برژێ بە سەرجانی حەضرەتی سەید و سەردەعەر و سەرور صلی الله علیه وسلم بە بەرەکەتی ئەوە ئێمەمان خوای گەورە هیدایەتی داین و ئەو ڕێچکە و ڕێبازە جوانەمان هەڵگرتووە دەشخوازین کە خوای گەورە ئیستیقاممان پێ بدات تا ئەو کاتێ بە خزمەتەوە دەگەین و بەدەستی پیرۆزی ئەو ئاوی کەوسەر دەنووشین ئامین یا الله. ڕب. یا ڕەبی ئەمە دەستخۆش بی. دڵمان زۆر خۆشە بۆ سوورودانە وەکو حەسانی کوڕی سابت لە خزمەت پێغەمبەری پێ سەلەم بەسە پێغەمبەریش دادەگۆ ئەوەی نەکرد لێ بکە یاخود ئەو شاعری عربيك بكن قبرك بيغمبري دهات فرمي يا خير من دفن في القاع يعظمه فطاب من طيبهن القاع والأكم روحي فداء لقبر أنت ساكنه فيه العفاف وفيه الجود والكرم دني الروي أو كسي لسوي دانش دو خادمك خويلك بيغمبري خواي فرمي بيبري خوالي خوش ولا لخو هات خزمتي ليش أو شعري بس من داغو ما شعرنا أنا بس بيغمبري دادين صلى الله عليه وسلم دل ما بي خوش دبيت خو ما بيغمبري دكين بيغمبري صلى الله عليه وسلم يا ربي دستان خوش بهر بردوام بني إن شاء الله دەست و چاتان خۆش بیا خۆیا ڕبی خوا لە بەتان بێلی کاک لوقمان بەرەجان ئەوها بەرم لێگرتێ بە هەولێریان دەرێن دێنە خزمەت جەنابەت ئینشاءالله بەس پێم خۆشە تو هەر بە قسەی خۆش بەس پێشەوەی بێننا مۆزوعی مۆزوعێک دەکەم بەس لەسەری نەڕۆین باشە تو ئەو کچت بەمێردا هەی بەختی باش بی ئینشاءالله تو خەرکەت لە هەموو گریان کاکە جان کەس کچی بە مێرد نابی ئەتو نەبی لە ڕەعەو خوایە کچ هەر دەبی مامەسە جەوەر کچ هەر دەبی مێردی بکە و کوڕ دەبی ژنی بینی سنەتی حیاتە بەڕێ بالضبط باز ئەو تەسویرەکە ئەمن بەشدارم کرد لە ئاهەنگی کچەکەم ئەزە لێمە دەرن نوکتە چ خۆش بوو یعنی ئەوە پێش ئەو نوکتەی پێش ئەو نوکتەی قەوس بدە من دەزانی لە زەمەنی زوو کو دەڵێ عەیبە بوو کاتێک کە کچیان خوشک مێردی دەکرد با برا دەڕۆشت ماڵیان جێ دەهێشت بەڵام ئێستا لە سای سەری ئەو سەحوە و داوای کە هەیە موسڵمانە وشار بوونەوە کە چۆن بە شانازیەوە ژن بۆ کوڕەکانیان دێنن بەخۆیان دەڕۆن ئیدی مەسروفاتی بینەوە بەردە بەڵام ئێستا شکر يعني هلا ساي او اسلاميه طبعا هو برسامه روميتو كو زنابتن اسا نمونهش جواز جوان نشان ددن كامام وكو مسلمان بو بر فخر شانازيو بسربرزيو كمان تسليمي هاوسري خويا دكاين هذا من برواتبي طبعا لقاعي ما بس شتوانش دمتن حاضر بو لقاعي كاج باختيار بو قولي اريزا برواتبي يكم كاز اللي عندك يكم كاس يعني وش تسميه سعيب اواني وين داري خان يعني لوشتانا دانا دارك كرام بيش ماري زاوج جوي بله بله ماري زاوج نادم برواتبي بله بله بيش برواتي ماري زاوج نادم يكم كاز اللي عندك بوم يك قوتي تيجاك نباتو يك قوتي اريتو تسي زاوي مش في عيب بنولد بابي بوشي بابي زاوي ملوده باب قلت مامي زاوي المهم يعني خوي دبي سان فرق نكال بيني كت كور أمن أو بجداري كنا دوهن دبوا مني أو كوت الزنزيرة أو بشيتن كبيشان ترجع شي باش كبيشان يا كتيان بميل دا خوان دتون دوسيروز يعني لما شي دبون يعني بدزيان دهشت أمن قوتن بابشتو بناي كتبين يعني كبشتو بناي هم يان بين دم حسب أوي نكن يعني بنقص نكن كلمة دربي حساس ترى استيارة زور دبي يعني أمن نارم برو أو لمن داري الشاي بكوشتانا سرتو بيبقرون يا دوك باش دوك ركدتي سرتو بيدقري لو سري لو سري دتي وسري لو سري كاكا دوك تكش نارم سرتو بيبقرا بس برو بشيواز شي زوان بري بكو بخيراتني ميوانا كان بكا يعني زين لروي دارين شو برقصه دبرم سند سربرزيه سند الخوش لو افرتكاش او كتا او مالا او زوا او بيئه دغوري بۆ پەر سەربەرزیەوە کە کەسوکاری خۆی لەگەڵی تەسلیمی ماڵشکە وەزعەکە و ئیدارەشکە دەکەن زۆر کاریگەری هەیە دەستان خۆش بەڵای نمونەشی جوان بوو خوای گەورە ئیدامە بدە و پێمایە کە پێشەن خەڵی چاومە لێ بکە ئینشاءڵڵا الحەمدوللا فکریشم کردەوە برێن ئاوازەکە لەگەر ڕێزم ئێستانە بۆ کاک لوقمان سەلیم دەستای خۆشبی ئاوازەکە ئیوی بوو هەم هۆنەراوەکەش وەڵایی وە بزانم برادێرێکی کاک لوقمان سەلیمی بوو ئەویش ئەوها بالفعل لەسەر کچەکەی گوتی بووی کچەکەی مردی کردبوو دەچوە خارج ینی هەستم کرد ینی ئەو کەلیماتانە ئەو شەیکە ناو کەلیماتەکەی بر زۆر 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 جوان بوو بەڕاستی لۆتو گوترا بوو هەر زۆر زۆر بڕاتە بیکە من گوتمم خۆم پێرانە گیرە بڕاتی هەر دەگریام نادەم گریان لەو خۆش نازم ئەتا دوو ڕۆژ بەڵام ئەوە گریانی خۆشیە دەستان خۆشبی کورد گوتنی بەختیان باش بی ئینشاءڵڵا کە عەدنان بەهۆی کۆنتاچی هونەریتان لەگەڵ جەماعەت ویشتان نییە لەگەڵ کاک لوقمانی والله ئیشمان نەکردیە بەزارێک لە دوکانێ شتێکمان بۆ ڕەمەزانش بۆ دوکانی کاک لوقمانی سەردانی دەکەم زوو دەستمەکەنی
ڕحمان تێکەر لەگە بۆ هەمووان ناڵێ ساعات ئەوە وڵی دێتن زار بەجار شتێکی چا دەکاتەوە مارکەی گەڕێ مارکەی گرێکی باشە. نەبیتن. بەجار ساعتێکی لەکنەم دانابوو هەدەگە بفرۆشە خۆش ئەوە ئەفتاندا دەگەر نەفرۆشە دەمۆناو کاک لوقمان زۆر بە استفادەی میسالە سەردا دەچینەکەنی و دوکانێکی وە لە گوچکۆکەیە بەس ئەگە زۆر قەرەبارق بدەی بچینە دەرێ هەدی کابرا هات بەتان زانی مشتریە ئەرێ وڵای ڕۆژێک هات یەکێک هات نازم ڕەمەزانە ماشەڵات دەرۆزە کرد و فەقیر زۆر گەلێک زۆرە ئێ. وەڵا ڕۆژێک دەکە بە دەرکەی بوو ڕاوەستا بوو ئەمەشتەمەشا بکەن نەکۆرە نەشتەلە نەسەقەتێ عنی کابراچی مەکەشی جوان. ئیشی پێ دەکرێ ینی ئیشی پێ دەکرد ماوەستە زەوەر وەڵامەش دوسێ کەس زۆر جۆرە بوون گوتی ئەرێ خێرەچی ناکەن ئەمەش تقریبا خۆمان تێنەگەیان یەک دوو تا کاکە خێرەچی بکە هەر خۆمان تێنەگەیان ئاخیری گوتی ئەرێ کاکە بڕک عەزەرێکن عەزەرە درەنگە ئەرە بەخۆی گوتی بەڕەحمەتی- دەبڕۆ لە دەرە قەردی لەستەمەیە ڕحمەتی بابم دەیگۆ کابراەک شتی بزر کرد بوو ڕحمەت لە بۆ مردیان باشە دەیگۆ لە سەماعیم بزگەفتە دەیگۆ ڕحمەت لەوی لە بابی ئەوەندە پارەمان بزر کردیە زوو بینەوە ها دەسمە دەشتێ ینی کەنەوە دیتراتە بینەوە درەنگە گوتیان دەستان خۆش حەزەلەشی بوو کاک حاجی محمود شتێکی خۆشمان قسە نوکتێک بەسەر هاتەی خۆش هەبی لە ژیانی خۆدا لە دوکانت لە کاری هونەری والله الحمدلله شت زۆر هەیە ئەمە لە ماڵ خۆمان محەممەدی کوڕم طبعا زگما بیرکۆڵە بیرکۆڵە باش فایدە زۆر زار داچی دێنێرێتە شت بکرێت لە بازار زیاتر ئەمە چای ماڵێ دوو غەزال و مەحموود و جیهان دەخۆی شتە خۆشەکان تێکەڵ دەکەن شش خۆش دەردەسیتن لەگەڵ هەندێک هەمووی هەیە مەحموود دووەکەیە. چایەکەیە کاروان کوڕەکەیتی برنجی کاروانیش هەیە نا بەخۆی قەزم ئەوەیە چای جیهان و دوو غەزال و ئەو کردمانە ڕێکلامیش لە بەیان شتێکمان حساب کەم باشە لەسەر ئەو دوو غەزالەی داچی یعنی دەکا محەممەدی کوڕمینار بگوتبی بڕۆ بازار یەک غەزال و مەحموود و جیهانم لۆ بینە یعنی چایەکان بەخۆی لە بازار دوو غەزالە ناوی دوو غەزالە. گوتبی یەک چاکی یەک غەزال بینە لەگەڵ مەحموودەک و جیهانەک هەرچوو بە هەر دوکانە گوتبی چای غەزال دیام و گوتبی کاکە وەڵا دوو غەزالە گوتبی بەخوای نابێ ئیلا دەبێ غەزال بیدایکم وای گوتووە ئارە وەڵا ئاخیری نەشیە ناتاتەوە ماڵێ هەنیە خەرچایە غەزالی پێی گوت علەساس یەک چایە غەزال بینە لەگە یەک چای مەحموود و یەک چای بڵێن جیهان ئەوها بەو چایە غەزالت جیهانەکەی بیلا بە يعني حتى علامات بيدو قلت كاكا دو غزال قلنا داكم تتيا غزال إلى غزال هنا ئەوە بە کەسەی ساخش بگوترێت چای غەزال بنێشەواتێ والله دەست خۆش بیاخۆ کاگە لقمانجان مادەی زەنابت مادەی دومی زەنابتان بەری چتمان حاضر کردی طبعا جەژن و خۆشیە هەر ئەو بەرهەمەشمان هەر لەسەر جەژنە قسەی ڕاستی جشنا بدل پیروز بیتان جشنا مرو جشنا بدل پیروز بیتان همو سالک بم جشنا شادنا و هموتان همو سالک بم جشنا شادنا و هموتان
خندەکەوتۆتە نێوان لەم جەژنە پیرۆزانە خندەکەوتۆتە نێوان لەم جەژنە پیرۆزانە جەژنە مرۆ کە جەژنە بەدڵ پیرۆز بێتان جەژنە مرۆ کە جەژنە بەدڵ پیرۆز بێتان هەموو ساڵێک بەم جەژنە شاد ببنەوە هەمووتان هەموو ساڵێک بەم جەژنە شاد ببنەوە هەمووتان بەخۆشەویستی مەسبین لەم جەژنە پیرۆزەدا بەخۆشەویستی مەسبین جەژنە مرۆ کە جەژنە بەدڵ پیرۆز بێتان جەژنە مرۆ کە جەژنە بەدڵ پیرۆز بێتان هەموو ساڵێ بەم جەژنە شاد ببنەوە هەمووتان هەموو ساڵێ بەم جەژنە شاد ببنەوە هەمووتان جەژنە مرۆ کە جەژنە بەدڵ پیرۆز بێتان هەموو ساڵێ بەم جەژنە شاد ببنەوە هەمووتان جەژنە مرۆ کە جەژنە بەدڵ پیرۆز بێتان هەموو ساڵێ بەم جەژنە شاد ببنەوە هەمووتان یا ڕەبی دەست خۆش بی ئەو جەژنە بیتە مایەی شادی خۆشی لە بۆ هەموو لایەکمان ئینشاڵڵا ئەو دەبیرم چوو ئەوە ئەو ئاوازە ئەی کاگێ ئیبراهیم ئیسماعیلیە ئەوش وەخت خۆی هونەرمەندێکی زۆر باوژ ئێستاش هەر دازار بەردەوامە هۆنراوەکەشی محەممەد زەوادیە لە یادیان نەکەین دوایان نەکبرێن و لە گوتان ئامانشان نەکردوێنێ دەست خۆش بیاخۆ هەر ساغ بنیا خۆیا ڕبێ حاجی مەحموود هەز ناکەی ڕەمەزانی ئەو ساڵ زۆر ڕۆشت وانە کە حاجیان نەک زوو ڕۆیشت هەر یەکجار زوو ڕۆشت ئەگەر بیر بکەیەوە لە ساڵانی ڕابردوو ڕەمەزانی ینی بڵم پێشتر ینی ئەگەر بیکەیەوە ئەو مانگا تقریبان چەند ڕۆژێکی قەدیم بووە لەبەر ئەوەی فەرمودەیەکی پێغەمبەرمان هەیە عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ زەمانێکدا دێ بەسەر ئومەتی من ساڵ لێیان دەبێتە مانگ لێیان دەبێتە هەفتەش لێیان دەبێتە ڕۆژ قارە زەمان ڕاست یعنی ڕۆژ کوور دەبێتەوە من بەبیرم دێ ماڵمان لە تعجیل بوو لە مەکتەبی خاڵدی کوڕی وەلید دەمان خوێن لە پشت خەستەخانەی جمهوری ماڵمان لە تعجیل بوو ینی حسابکە زۆر دوور بووین بەڕی مشتیواش نەبوو بە پێیان دەڕۆشتین بەسەر قەڵات دەکەوتین داهاتنەوە خوارە بۆ مەکتەب بەسەر قەڵاتش دەکەوتین و داهاتینەوە ماڵێ بۆ هاتنەوەمان بڕوا بکە لە دوو شەمەوە خۆشی جومعەمان بۆ داهاتدەمان گوت مەکتەب نییە بەڵام ێسار وا دەکەی هەفتە دێتەوە وا دەکەی خودبە دێتەوە وا دەکەی دوو شەم و پێنج شەم و جومعە دێتەوە
ئیدی ئەوانە دەورن قەینا بەس دوعا بکە خوای گەورە بەرەکە لە تەمەنت بکە ئەو عیباتی کردوتە ئەگە یەک زکری لا ئیلاهە ئیلا الله بێ محەممەد و ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم خدا لێتی قبول کرد ئەگەلێتی قبول کرد بەس زەمانەکە تازە هەر دەڕوا بەڵام خوا وامان لێ بکە یعنی لەو زەمانە کورتەش هەر دڵمان پەیوەست بێ بە ڕەب العالەمین یعنی کەواتە بەرەکەت نەمایە نەماوەنا کول لە کات نەما لە هەموو بارەکانی ترش ژیان نەما زالوێ بۆن منە شوانی قەدری ڕابردۆمە لە خزمەتی بنخوا خێری ئەوەندەی لە بم دانە یان بۆن منە سنەتێک بە فەرزێک و فەرزێک و پەنجاب و یان خێر و سەدەقەیەک بە 700 و مالانی هەیە دەڕۆژ لەبەر تەمەنی کورتی ئێمە و تابەتی ئێمانش کە لە کۆتایی زەمانداین دەبێ خوا تەعویزی و کاتانەمان لێ بکاتەوە ئینشاءالله دەست و چاوت خۆش بێ حاجی لا محەممەد دراسي جان بيا رب. سپاس مەزانم جەناب ئەو ڕۆژ دەکەم. ئەو ساڵی ڕەمەزانێ تقریبان دەکەویتەوە وەکو ساڵانی 91 کە بزەبت لەو کاتەیدا لە ڕەمەزانێدا بووین کە خەڵک لە کۆڕەوەکەیدا واو بەڵام دووبارە بوونەوەی ڕاست هەمان زەمانە خەڵک 36 ساڵ جارێک وەزان ساڵش تکە وی لێ خەڵک، دێتە پێش ڕاستەوە ڕاستە دەڕۆشن و بە ڕۆژش بوو هەندێکەکەی دێشان مازەی ڕەمەزان من بەبیرم دێ ڕاستە فەرمووی خوای گەورە بە خێر و باشە لە بمانی بجێڕی ئینشاءالله خۆشیەکان دووبارە بنەوە ناخۆشیەکانیش لێمانی داڕنی ئینشاءالله ئێمەمان و سەرجەم گەلانی مسلمانان. حاجی محمود مادەی جنابتان دنیایان دەبێت چی بێ لە بمانی بڵێن ئەگەر عەزیەت نەبن؟ بەڵێ مادەی دووەممان لە ساڵی 97 گوتومە قەسیدەیەکە لەسەر ڕوحی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام قەدیمێت وشا کە صلی الله ئەی پێغەمبەری ڕەهبەری ئیسلام برژێ بەسەر تا سەڵات و سەلام ئەوەم داناو ئینشاءالله زۆر بەڵکو بە نووری کەریمی مدەڕزیە بەڵێ با شعرەکە ئیمام عەبدولکەریم مدەڕسە بەڵام ئاوازکە ئەو دەین بەخۆم دام نابوو هەر بەدەفێ شاکەزایشمان تەنزیل کرد بوو بەڵام واز دەکەم ئەگەر باسی ڕوحانەتی پێغەمبەر بکەی عەلەیهی سڵات وەسەلام بەرەکەت دادەبەسێتە سەر ئەو مەقامە تەمەناش دەکەین دابەسێ ئەو سرودەش بۆ منەو کاتێک کە دەگۆترا لە ڕاگەانی ئیسلامیەکان بڵاو دەبەوە بەرەکەتش تایبەتی هەبوو هەر زۆری ئێستاش کە دەڵێنەوە هیوادارین ینی ئەوانەیە کە ئەو کاتە گوێبیستی بوون تا سەردەمی ساڵ زێڕین دەمان جێڕیتەوە ئینشاءالله ئەکید لەبێ هەر کاک حاج زەوەر ئەم واز دەکەم هەر بەرەکەتی ئەو سرود و ئەو ڕێگایە تا ئێستش خوای گەورە تەبارەکە وتەعالە ئیستقامەتی ئێمەی داوە هەڵ نەگەڕاویتەوە عاقبەت خێر بن یا خوای ڕەبی خوای استقامان بە قسمەت کا عاقبەتی مەلەکمان بەخێر بژێڕ ئینشاءالله با گوێ بگرین لەگەڵ گوتنی کەلیماتەکان دەڕۆینە خزمەتی حەضرەت صلی الله عليه وسلم. دڵی بریندار بۆ تۆ مەجبورە یا
خوفي زلزالي محشر لا ترسي خوفي زلزالي محشر ارتكايتو يا أبي بابا رمان أي پیغمبري رهبري إسلام أي پیغمبري رهبري إسلام برجي بسالتا صلاة وسلام برجي بسالتا صلاة وسلام ضل برين دارم بيتو بحالم بيتو بحالم أي خداي قورا بقى هوارم بقى هوارم لهولي راواتك ومدينة لهولي راواتك ومدينة صلاة ودليبك وربي أمينة أي پیغمبري رهبري إسلام أي پیغمبري رهبري إسلام برجي بسالتا صلاة وسلام برجي بسالتا صلاة وسلام هر الروشالة تاكو رجاوة تاكو رشاوى شوقي بغيامبر لدنيا يداوى لدنيا يداوى أي بغمبر شاهي ناس داران أي بغمبر شاهي ناس داران درماني داردي ضلي بماران أي پیغمبري رهبري إسلام أي پیغمبري رهبري إسلام برجي بسالتا صلاة وسلام 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 برجي بسارتا صلاة وسلام صلاة وسلام خواب وسرجاني پیغمبری صلى پیشوا الله عليه صلى وسلم الله عليه وسلم كماي ڕێنمایی و ڕێنیشاندەر و هیدایەتی ئێمەمانە بۆ سەر شەقامە ڕاستی دینەکەی خۆی. یا ڕەبی حازی محمود دەستت خۆش دەنگت خۆش ئەمەد بردەوە شکاک حازی عەدنان گوتەنی زەمەنی زێڕین خوای گەورە لێتی قبولکە ئیدام و بەردەوامیکە ئینشاءالله و عاقبەت خێر بیا خۆیا ڕەبی. ماوەی بەرنامەکەم بە پایان گەشت حەزم لێ لە کۆتای دیسان بێمەوە خزمەت جەنابتان هەم دواوتەتان و هەم دووبارە زەژنە پیرۆزی خۆتان هەم شتێکی خۆشەکە بە کورتی هەبوو باسی بکەین بۆی زیاتر مەجلیسەکە خۆشتر بی دڵی بینەران خۆشکە ئینشاءالله. حازی عەدنان جان زۆر زۆر بەخێر بێی زەژنت پیرۆز بی عیبادەتت قبول بی تەمەن شڕ خێر و بەرەکەت بی سپاسی زەنابداشتاتەوە دەستخۆشتانی دەکەم لەو بەرنامەی ئەوان ئەو بەرنامانە جارێ پێم بڵێ کو دایم سعد ڕوودگەش و خۆشە هۆی چیە دەبی ئینسان قسەی خۆش لەگە دەکەن لە ماڵەیە چیە دەبی ئەوەی بەرامبەر دوزەی بەرامبەری بکەیت چەند نازم دووسەیەکم جێرێ بوو دووسێ دەکا پێنج حرامە لێرە نیەوە تازە هاتەوە تەوانە بەرامبەر برایەکە دەو بە پێکەنین بی سەدەقەیە پێغەمبەری خوای دەفەرمێ ساڵ ئەوزە لە هەموو ڕسمەکی لە عومڕی لە هەر شوێنێکی کە گوتیان ڕسم دەگیری ئەم یەکسەر کەمەک زەردەخەنەش دەینم ڕسم بە پێکەینەوە جوانە دانیشتن ئەتوە دڵیشت بەخەمبی و ئەو ناخۆشیش هەبێتن هەر شتەکە بی لە حالەت هەیە دەبی دڵی و بەرامبەرەکەت زۆر خۆشکەی
دەزانی قسەکەت لۆ زۆر جوانە هەم ئەوەی کە خۆشتی دەوێ دڵی پێخۆش دەبی ئەوەشی کە ناحەزە کە بە دڵتەنجی دەتبینی دڵی پێخۆش دەبی نا ئەویش با هەر ئەویش با لە خۆی با بخواتەوە بەحرێ خەمی بخوا دەرێ دژمنەکانتان بە ئەوەی خوای گەورە دەفەرمێ قل موتوا بغەیظیکم با بمرن لە ئەوەی دوعا لە بۆ هەموو مسلمانان دەکەم خوای گەورە دەرگای حەج و عومرەمان هەموو دەمێ لێ بکاتەوە ئینشاءڵڵا حەجی ئەو ساڵ حاجەکان خۆ لەبەر مەسڵەی بەرژەوەندی مادی خۆت نییە یان لە بۆ مسلمانان بزانە کاک جەوهەر باوەڕ بکە ماوەک لە ناو ڕەمەزانێ فیزە ڕاوەستا نەفەرە بە تەلەفۆنی بکە دەی و کاک حاجی دەوەڕقی دەمەستایەک فیزەم هەبی والله 50 بدەی نییە زانیسان حرمەتی ئەو ڕێگای بگریتن ڕێ ئەو حرمەتی ئەو عمرەی بگری زۆر کەسێ هەتا دەهات بە احتیاجی خۆی یعنی وەی لێ هات بوو بە 3 وەرەقە و نیو دەهات دەچەوە دەیگو بە 3 وەرەقە و نیو شەشی احتیاجی لات وەی لێ بێتن ئەو خەڵکە کە دەچی زمانی زوو دەچوین سبحان الله هەموو بەتەخوا بە عیبادەت والله کە چاویان بە کەعبەی دەکەت هەموو دەگریە هەموو نەفەرم بدەی گوتی مامۆستا کەعبێ ئێرە ئەوە هەوە ئێرە یعنی لا بابرێ وچیە جا ئینسان کە لێرە دەڕوە بزانین لۆ چ دەڕوە لەوێت چ دەکا هاتەوە چ بکە ئەو سێ شتەی لە بیربی لۆ چ دەڕوە لەوێت چ بکە هاتەوە چی لێ بێ زا دەڕێن یا ڕەبی خوایە تاعات و عیبادەتی هەموو لایەک قبول بی ئەو ڕەمەزانێک کە بە سەرماندا ڕۆی پڕ عیبادەت و پڕخۆشی بیتن و یا ڕەبی خوای گەورە لێمانی قبول بکە ئەو جەژنە لە هەموو لایەک پیرۆز بی و لە پاش جەژنیش سیان بەردەوام بی استیقامەی هەبی لەسەر عیبادەتی ئینشاء الله هیچ خۆشت نییە باسکێ بە کورد والله هیچی خۆش دارێک لەگە کاک عازیەوە 2000 هەدەری بجێڕەوە سوینە سلێمانی تو بە خودوا دەردەژی والله گرنگ بژێرنەوە بابرانی سلێمانی شتێ دابی ئەوم لێ وەرگرت ئینجازم لێ وەرگرت گوتی جێڕەوە بابرانی سلێمانی شتێ دابی لە سلێمانی داوات کرد ئەم لە تەلەڤیزۆنی پێیان وڵام مەژ لێ کوان ڕۆیشتین مەزمە برایەک بووین یەک لەوانە کاک لوقمایشمان لەگەڕ لە شوێنێک لاماندا سبەی نەبوو گوتیان کاکە نیسکەوڵە بی ئەوان دەڵێن نیسکەک بی شتێک بیتن شۆربایەک بی وەڵا نییە ئیلا تەشریف هەیە کاکە ڕوبعە تەشریبە چی بینات نا هەر ڕوبعێک دەما گۆڕنانەکەی ئەوەندە گۆشتەی لەسەر بوو یعنی ئەوەکە دیان نەبوو ترشەکە دیان نەبوو لەبە گۆشتی نانەوەکە دیان نەبوو لەگە گۆشتی ئەو هەموو گۆشتە کاکە مەدەنە ڕوبعەکە دێکە برین نیو دەبیت چۆن ئەگە برین تەشریف بەشتەوە دەبی کوبی چونە منجەرەکەی بینی هێرا وەڵا گۆشتەکە پەمبەش بوو ئاخرمان نەیگرت وەڵا کاک نایب کەتە سەری گوتی ئەم من دەخۆمەکە هەرچ بی یعنی ترسان گۆشتی حەلال نەبی حەلال نەبی گوتیان لەو منتیقەی جۆ درێژ کوژرایەوە پێخۆش بی دەیگوت خواردمان ئەو خواردمان برسی بووما بار زمان باوەڕکەم نەدام نەدا گۆشتەکەی ئەوەندە خواردن ئەوە خواردبوو دەیگۆ هەست دەکەم وەزعم گۆڕایە وڵا سوێنێ لای دەست ئاوشتە دەیگوت درێژ شاپەچی لەو دەرکەی بدەم ئەگە برێ شاپش لێ لێدا دەرم کاکەەوە خەتای من نەبوو وەڵڵی زۆر پێکەنی زۆر سوبحان الله هاتینە دەرە سواری سەیارەی بووین کاک نایب لە پێشەوە سەلیم براشم لە پشتەوە مەزمعەک پڕ بوو ئەمیش سەیارێک وەڵا دیتم ئاشاکی مەزیسێ کەرەکە هاتە ناو جادەی سەلیم گوتی ئاگات دەبێ و عادەتی وەشی بەتێ بڕووی دەگەڕێتەوە لەو قسەی بوون جاشکەکە ڕاستگەڕاوە یەک کزما بوو لێی دەم حەلێمدا بەداهاتە ناو کۆش کاک نایفی کاک نایفیش دوو سێ قاپی خوارد بوو نەگوت جاشکە دەرێ و بابندۆ خوارد شتەکە زۆر خۆش هاتا سوینەوێ هاتینەوە بەس پێکەنیر بوو دەنگتان نەگۆڕا لەو کاتی باشەکە بەرەمەدەگەت ئەوە کچێک دەیگۆ گۆڕایمە ئەوزان نقطەشی ئەبێرەکەت بوو دەیگو هەتا سەهێش چی سوە نەک ئەو دەگو ئەوەی پیس کردە فایلەکەی پیس کردێک وڵا کاکنایی فیش نییە بەرماکەی دەبەنە بە بڕات ئێرە هەموو پیس کرد بوو باشتان خواردیە وڵا لەو پاشان لێخباری گوتی ئەو شوێنە با ناوی نەرێن ئەو شوێنە دەست بەسە داگیرایە چەند گوێدرێژی سەر بڕیا
ئەو دەستم مام سەرقمە بجێڕ یانە ئەو بەتیگوت ئەرە بجێرمەوە گەرە بجێڕەوە بەس خۆش بڵە بەس دوای تاکیدش بووە کە بەڵێ گۆشتی گوێ درێژ بووە زەحمەتە جێ درێژ بەگەڕۆنی بێهمەتان بەس گۆشتەکە گەلک زۆر بوو پەمبەش کاکە وەڵڵا یەکێک لە نیشانەکانی ئەو گۆشتەی ئەوەیە وەختیش دەدەی شیراوەشی لێ دێتە دەرێ شتێکی سپی لێ دەدەێ ناو گۆشتەکەی ئەوە برادرشمانە کاک زۆرەوە لە خۆشی بجێڕمەوە ئازیامەد لێرەوە سڵاوم هێ لە بۆی هەموو ئێواران پرسیارەکی لە ماڵ و منداڵی و ئەمنیش بەشدارم لەگە خێزان و ماڵێم و هەمووی پرسیارش دادێ بزانی خەڵاتی دادێ وزە 5,000 جمعان 25 ئەوی بزانی وڵا ڕۆژێکی ئەمە دانیشتون لێ داوت بووین کوڕەکی هێناوی سیروانە زۆر کۆمیدیە سیروانش دانیشت بوو گوتی پرسیارەکەمان ئەو ڕۆ چێ بوو ئەبوو جەهلی کوشت چێ بوو سیروان گوت بەو قورعانم لەو بابە وتی کوڕم پرسیارەکە گوت دەسە پرسیارەکەی پرسیارێکمانیان کەم زانین دەزانین 5,000 بدێ جێژنانە پرسیارەکە لەسەوەی مثال لەوێ ڕۆژە پرسیارەکە لەوەی بگوتی لە قورعانت چەند لەون هاتیە لەون ڕەنجی ڕەنگ چەند ڕەنگ هاتی ئەگەر بە سەریع جواب دێ 5,000 دەمێ لەون ڕەشاتیە سویاتیە شین هاتیە ئەوە دەی بەشکەم 1,000 2,000 کەسشی شاتیە ئەوە 3,000 شاتیە سۆر هاتیە ئەوە 4,000 دەی ئەنگۆ پەمبە شتوانە هاتیە پەمبە نانا ڕەشی شاتیە پەمبەی ئاسمانی بانگۆت کاکە 6 لەون هاتیە ئەگەر لێ بدەی سپی ڕەش سۆر شین کەسک 6 لەونە لەگە سپی ئەوەندە لەونە هاتیە ساوانگوونەتان زانی ئەگەر لێژدەن لە گۆگڵی دەڵێ وەردەتەن کە دیها وەردیش هاتیە و هەندێک دەڵێن وەردەکە لەسەر گوڵیە هەندەش دەرێن پەمبەیە بەڵام وەردە بەداعی شکلی گوڵی دەدا کاک عەدنان دەست چاوت سەلامەتی زۆرماندی ئاگام لێە لەگەر مامۆستا لەگەر بەرنامەکان ئەوانی پشت کامیرەی خی گەورە پاداشتیان داتەوە زوندی مەجهولن خی گەورە ئەو شوێنە هەموو جارێ ئەو قسەم کردیە هەر نور و ئاوەدان و ڕووناک بیشاءله ئینشاءله دەست خۆش بیا خۆ زۆر سپاس دەکەین بۆ ماندیبوونی جنابتان و ئەو کاتێکی بێمەتدا لە خزمەتی بینەران خی گەورە ئەجردا دووبارە زۆر بخێن کاک لوقمانجان کۆتاوتەی جنابتان دووبارە جەژن پیرۆز بهێر لە خۆشی بی ئینشاءله لەگەڵ زاوایەکە تەواو ڕەبا بنی ئینشاءله تعالی ئینشاءله زۆر دەرێن زاوا وەکو کوڕیان خۆشەویستریشە وڵای ئەمە فەرقی پێ ناکەم بەستا سابکە کوڕێکمان دووە زیاد کوڕێکی چاکان الحەمدولله لەخوای شتەشکەشان هەیە لۆ هەیە تووڕەوی برێسبێنی هەمووتان لە ماریمەنە خێزانی دەستاوی گەلە خۆشە والله لە خزمەت داینا بڕواتانە بێ هەمووتان سبەی وارێ بەجێژنەی نابماری خەسو دووەم ڕۆژ ئەوە دەستەنەما کەلنا کاکە دەست خۆش بخوای تەلەفۆنمانەوە بەچاوان بە خزمەت داینەجا تازە خێزانی جێلێ بۆ دەمار لەسەر کاکە قبولمان کرد دەست خۆش بکە ئەنەما ئینشاءڵڵە ئینشاءڵڵە کاکە ئەمریژێ دووبارە و سێبارە پیرۆزبای خۆم ئاراستەی ئەو برای خۆشەویستانە و ئاراستەی جەنابتان و دەستیوانەش خۆش بی یاڕەبی دەستی کات پشتیوانی خۆش بی ئینشاءڵڵە بەڕاستی مادی بوون کاک ئیسماعیل لوقمانیشی پێدێرنەوە ئەمش لوقمان ئیسماعیل وڵا کوڕبا بنیان بووینە کوڕبا بەڕۆ ئەم بابی مەفەرقی نییە ئەوە جا بابی نەرێ لێمان غەڵەت حاڵی نەبنەوە لقمان إسماعيل وإسماعيل لقمان أو إسماعيل لقمان أنا أظن لو قريكو أنتو 19 تشي كاغ لقمان 19 تك بنانجو أما قردينا قردي كاغ قردي بارما داكم خوش بالكاتين يعني أوزيا برادرك أو سردي دقو إسماعيل إبراهيمي برد إبراهيم إسماعيلي برد لو سر برينا كي تيكسو رئيس أمر زمان تيكسو ورصد في شكا هات أو كاغ إسماعيل لقمان أو إيشكا هات دەستاوتان خۆش بی مامۆستا زەورەتش دەست خۆش بی یاڕەبی هیوادارن ئەو بەرنامانە یعنی بەردەوام بیتن ئینشاءڵڵا ئەمە لە خزمەت داینا لە خزمەتی ئەو کەناڵینە ئینشاءڵڵا زۆر خۆشحاڵم کەوا لێرە ئامادە ببینە لەگە کاک مامۆستا عەدنان و مامۆستا مەحموود و ئەو برا بەڕێزانە و دەستی هەموو لایەکتان خۆش بی و ئینشاءڵڵا ناویشمان دەرچۆ لە ئەجێ ئارێ وەڵا لەگە بەخۆم و بە خێزانم ئینشاءڵڵا دوعامادە بکەن ئەو یەک دوو ماگەی ئینشاءڵڵا بگەینێ و جژنە قوربان ناکەن بەرنامە لەگەڵ بکەین وەڵا زەحمەتە ئینشاءڵڵا بەس دوعامە لە بکەین تەنزیل کەیت لێدەن ربي بيروز سلامتی وڵا و ماوەتی باشە دەنووسین تقریبا
وڵی لە 2002 من وا دەنووسم ئێستاکو بێ خەسوود بەس ئەلحەمدلله ئەو سار دەرچوو ئەویشت ببرد خی گەورە بە چێ الحمد خەسوود لەوێ دوعای کاکە دوعای بەدە لە شیرۆ دەکەن دەست خۆش بی دووبارە زۆر بە خێر بێ سەلامەتی سپاسی جەناب دەکەین عەزیزماندای دەستین گۆش خۆش سپاس بۆ بیاڕەبی دەنگ و ئەدایەت. وا لە برایەتان کەم نەکەن ئینشاءالله دار بنیا خۆیان ڕەبی پەیام ماڵی هەمومانە بۆ گاندنی پەیامی خودای سوبحانە و تەعالا هەر کەسێک کە بیوێ خزمەت بکە ئێمە دەرگەواڵای ئینشاءالله دەستت خۆش دووبارە زۆر سپاس سەلامەتی مەمنونێن بەڕێستانی زۆر سپاس حاجی محمود جان دووبارە جەژن پیرۆز تەمەنت پڕ لە خێر و بەرەکەت ئەو دەنگە زێڕێنت هەر بمینەوە لەشتی قبول کاو عاقبەت خێربی دووبارە جەژن پیرۆز بی خی گەورە پاداشێم وتان بداتەوە سەرەتا سپاسی ڕب العالمین دەکەین کە ئێمەی لەو مەجلسە مبارەکە کۆ کردوتەوە مەجلسێکە باسی یادی خوا کراوە باسی پێغەمبەر کراوە عەلەیهی سەڵات وەسەلام و سپاسەکی بێپایان بۆ کەناڵی پەیام بەڕاستی لەگەڵمان ماندوو بوونە و پاشان بۆ بەڕێزت کا حایت زەوەر خی گەور ئەزر بداتەوە کە لەو جژنێ ئێمەت بەسەر کردەوە زۆر سپاسی جەناب دەکەین خی گەورە پایەدارت بکە و سپاسش بۆ کا حاجی عەدنان و بۆ مامۆستا لوقمان و بۆ مامۆستا پشتیوان و ئەو کوڕە جوانانە ئەو ئیسماعیل ژان و ئەو کەسانی کە لە پشکانبیرەنا داوام لە ڕەب العالمین وایە بۆ خاتی ناو جوانەکانی ئیسمی عەظەمی ئەو مەجلسەمان بۆ بکاتە توێشی قیامەتمان ڕزگاربوونمان لە جەهەنەم و بیکاتە ئیستیقام و ثەباتمان لە دنیادا تا بە خزمەتی دەکەینەوە دووبارە هەزار سڵاو بۆ ڕوحی پاش پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەم جەژنەش پیرۆز بێ لە هەموو مسلمانان بە تایبەت مسلمانانی شاری هەولێر عێراق بە تایبەت ئێوە وستافی ئەو بەرنامە و کەناڵی پەیام وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه یا ڕەبی دەست خۆش بی دووبارە زۆر بە خێر بێ کاک پشتیوانجیان دەست و پەنجەت نەڕزن هەر ساغ و سەلامەت بی خوا لە بە برایانە بتێلی لە بە ماڵ و داچی منداڵانش بتێلی ئینشاءالله ساغ و سەلامەت بی و ڕەمەزانیشت لێ قبول بی و زەژنێتی پیرۆز بی زۆر سپاس بخوا کە تەمەنی داینگەیشتین ئەو ژێژنەیە و ئەو ڕەمەزانەمان بەڕێ کرد بە خێر و خۆشی و سەلامەتی و ئینشاءالله خوای تبارەک و تەعالا لێ بۆمان سەهل بکات لێ بە هەموو مسلمانان بگەنە ئاسوودەیی بەڕاستی ئەوەی ئێستا لە دنیای و لە عالەمی ئیسلامی و لە وڵاتانی دەوروبەرمان و لە خاچی کوردستان و لە هەمووی کە دەگوزێری جێی نیگەرانیە بەڵام ئینشاءالله خوای تبارەک و تەعالا ئەوانە وەکو تاقیکردنەوەک دێتە سەمان و لە بۆ ئەوەی ببیتە جێگیربوونی حکمی ئیسلام و گەڕانەوەی مسلمانان و ئاسوودەی مسلمانان دووبارە پیرۆزبایی لە ئێوە و لەو بەڕێزانە و لەو خۆشەویستان دەکەم و پیرۆزبایی لە بینەران دەکەم پیرۆزبایی لە هەموو مسلمانان دەکەم ئینشاءالله خوای تبارەک و تەعالا ئەو ێژنەمان لێ قبول بکا و لە هەموو لایەکی قبول بکا ئینشاءالله دەست و چاوت خۆش دووبارە زۆر بە خێر بێ سپاسی جەناب دەکەین کاک سانجیان دەستت خۆش بی زۆر سپاس دەکەین دەست پەنجەکانت نەرز ئینشاءالله کاک ئیسماعیل کاک ئیسماعیل لوقمانجان زۆر بە خێر بێ دەستت خۆش بی سپاسی جەنابت دەکەین طبعا پەروەردەی دەستی دەفی ئەحمەدی ئەمە حورمەتمان بۆ کاک ئەحمەد و هاوڕێ بەڕێزەکان تەیە خی گەورە دەست بە تەمەنتانەوە بگری و تەمەتان پڕ لە خێر ئینشاءالله دووبارە جەژنتان پیرۆز بی زۆر بە خێر بێن ئەمێن سپاسی جەنابتان دەکەین دووبارە زۆر بە خێر بێن مەجلیسەکە تەلەڤیزۆنەکە بەرنامەکەتان ئاودان کردەوە خی گەورە لێتانی قبولکە هەموو ڕۆژێکتان هەر جەژن بێ هەموو جەژنێکتان پڕ لە خێر و خۆشی و شادی بێ هەموو غەم و خەم و خەفەت و نەخۆشی ناخۆشی مسلمانان خی گەورە لە سەرمان دەفعکە ئەو ئاگر و ئاسنە لەسەر گەلانی مسلمانان ئەهوەن و وە کۆتایی پێبینی جوولەکە و نەساڕای مەلعون و ستەمکار کە شەڕ بە مسلمانان دەفرۆشن خی گەورە لە ناویان بات و بیان کاتە عیبەر و پەندی زەمانە خۆشی و شادی و ئاشتی و ئارامی و تەبایی و برایەتی و هەرزانی بگەڕێتە ناو گەلانی مسلمانان بەگشتی عێراق و کوردستان بەتایبەت و بە پێویستی زانم زۆر سپاسی گوڵی ئارێزە بکەم زۆر سپاس و شیرینی ڕویا کە ئەوەی پێشمان ئیوانە لەبیری نەکەین ئینشاءالله دواتر ئینشاءالله نۆشی یەکەین دیسانەوە سپاس بە هەموو لایەک ئەمێن بەرنامەکەم بە پایەن گەیشت لەگەڵ کۆتاتنی پارچە مۆزیقایەکی زۆر بەڕێز کاک پشتیوان دووبارە سپاس بە هەموو لایەک سپاس بۆ بینەرێ بۆی عەزیز و خۆشەویست بینەرانی خۆشەویست تا بێگەیشتنەوەمان لە بەرنامەشتری جەژنانە یان هەر بەرنامەشتری تایبەتە بە خزمەتی ئەوەی عەزیز و خۆشەویست دەگەینەوە سپاسی بینەریتان دەکەین هەر شاد و سەرکەوتوو بن وڵات ئاوەدان هەموو ڕۆژێکتان هەر جەژن و هەموو جەژنێکتان شادی ئەسسەلامو عەلەیکوم
هموتان ئاسۆڕونە و پێکەنینە جەژنە جەژنی هەموومان ئاسۆڕونە و پێکەنینە جەژنە جەژنی هەموومان جەژنە بابە جەژنە دادە جەژنە جەژنی هەموومان جەژنە بابە جەژنە دادە جەژنە جەژنی هەموومان دایک و باوک خۆشک و برا مبارەک لە هەموومان دایک و باوک خۆشک و برا مبارەک لە هەموومان مبارك له موتان دايك وباو خوش كبرى مبارك